سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەن و بەڕێمە ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزانێکێکی لە لێکەوتە خراپەکانی بەکەوتنی پەرلەمانی کوردستان تەواوبوونی وادەی یاسای ژمارە 8 ساڵی 2015 بوو، یاسای ڕاگررتنی یاسای بەکرێدانی خانوبەرە لە هەرێمی کوردستاندا. لە دوای تەواوبوونی ئەو یاساوە ئێستا کێشەی یاسایی یاخود دەگەر بڵێن فراغی یاسای بۆ گرێبەستەکانی بەکرێدان و خانوبەرە لە هەرێمی کوردستان دروست بووە. گرێبەستەکانی بەکرێدان و خانوبەرە ئێستا خازعن بۆ قانونی ژمارە 3 ساڵی 1950 قانونی مەدەنی. بەو جۆرەش لە دادگاکانی هەرێمی کوردستانە کێشەی یاسایی بۆ زۆرێک لە گرێبەستەکان دروست بووە. بە گوێرەی ئاماری کۆمەڵی کرێنشتیان لە هەرێمی کوردستاندا جگە لە مەحەلە بازرگانیەکان زیاتر لە 800,000 خێزان وەکو کرێنشین ناوی خۆیان تۆمار کردووە. چی یاسایەک مافی ئەم خێزانانە دەپارێزێت، یاخود چی یاسایەک مافی ئەو کەسانە دەپارێزێت کە گرێبەستی بەکرێدانیان ئەنجام داوە. بە گوێرەی چی یاسایەک ئێستا مامەڵە لەگەڵ ئەو گرێبەستانەدا دەکرێت وە چی یاسایەک ئەو گرێبەستانە ڕێک دەخات. ئایا ئێمە ئێستا لە فەراغی یاساییدان ئایا گەڕانەوە بۆ یاسای ژمارە 40 ساڵی 1950 قانونی مەدەنی یاسایەکی گونجاوە؟ ئیشکا لە قانونیەکان چین کە بەهۆی تەواوبوونی یاسای ژمارە 8 ساڵی 2015 و نەبوون و پەکەوتنی پەرلەمانەوە دروست بۆ ئێستا. بەڕێزان شرۆڤین بابەتە دەکەین لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێز کاک بەرهەم مرۆڤ پارێزەری ڕاوێژکارە دیارە بەڕێزی واروها بۆ خۆی شارەتای قانونی مەدەنی و بۆ خۆی لە مەجای مەشاکیلی گرێبەستەکانی بەکرێدانە دیارە کۆڕوسی میناراتی هەبووەوە دیراسەتی کردووەوە. هەروەها بەڕێز بەرهەم قەرەداخی سکرتێری گشتی کۆمەڵەی داکۆکی لە مافی کرێنشیناش لەم بەرنامەیەدا میوانمانە. بەڕێزان هەردوو لا بەخێر بێن. کاک بەرهەم مرۆڤ سەرتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. حەز دەکەم سەرتا باز لە گرنگترین ئەو مشکلانە بکەیت کە ئێستا بۆ گرێبەستەکانی بەکرێدان دروست بۆ حکوومەت خەڵێ بۆی بچینەوە بابەتەکەەوە بۆی تەواوبوونی یاسای ژمارە 8 ساڵی 2015 و دواتریش باز لە لێکەوتە خراپەکانی ئەو بکەین کە دروست بۆ تەواوبوونی وادەی یاسایی ئەو قانونە. بەڵێ سوپاسانەکەم. سەرەتا پێم باشە تیشک بخەمە سەر مێژووی گرێبەستی بەکرێدان لە عێراقا بەگشتی. بەڵێ طبعا ئاشکرایە پێش دەرچوونی یاسای ژمارە 87 ساڵی 1970 لە عێراقا کە یاسای بەکرێدانی خانوبەرە عێراقیە، پێشتر گرێبەستی بەکرێدان لە نێوان کرێچی و بەکرێدەرە یاسای قانونی مەدەنی ڕێ تەنزیمیە کرد کە یاسای ژمارە 40 ساڵی 1950 ئەوە بوو لە ئەخیری هەفتاکانە کە عێراق ڕوبەڕووی ئەزمەی سەکەن بووەوە لەبری ئەوەی کە کەرتی گشتی تەدەخولکە بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەرکە بە دروستکردنی شوقەقی سەکەنی و خانوبەرە و هەروەها مەحەلاتی تیجاری بە پێچەوانەوە حکومەتی ئەو کاتێ عێراق هەڵسا یاسایەکی دەرکرد کە یاسای ژمارە 87 ساڵی 1970 یاسای بەکرێدانی خانوبەرە عێراقی. ئەم یاسایە بە بەدیری یاسای مەدەنی 1950. بەڵێ ئەم یاسایە کە دەرچوو تەدەخولی کرد لە ئیرادەی ئەطرافی عەقدی بە گرێبەستی بەکرێدان تەدەخولی کرد. تەدەخولەکەش ئەوە بوو لەو یاسایەدا مادەیەک دانرا کە مادەی سێیە لە یاساکە ئەڵێ هەتاوەکو کرێچی بەردەوام بێ لە پێدانی کرێ و شوێنەکە واتە بەکرێدراوەکە بەکاربێنێ ئەوە ماوەی عەقدەکە بە حوکمی قانون درێژە بێتەوە. واتە ئەمە وای کرد کە خاوەن مڵک نەی ئەتوانی ئەگەر ماوەی یاسایی گرێبەستەکە تەواو ببێ بتوانێت کرێچیەکە دەربکە لە ڕێی یاساوە. کەواتە یاسای ئەوەی ساڵی 1970 مافێکی زیاتری بە کرێچیدا بۆ لە خاوەن. بەڵێ ئەو یاسایە وەکو یاسای ژمارە 87 بەڵێ ئەو یاسایە تەدەخولی کرد لە ئیرادەی ئەطرافی عەقدەکە بە تایبەتی لە ئیرادەی خاوەن مڵک. لەبەرەوە یعنی بە هیچ شێوازێ خاوەن مڵک باوادی عەقدەکەش تەواو بووە نەیەتوانی کرێچیەکە دەربکە ئیلا لە یەکێک لەو حاڵەتانە نەبێ کە لە مادەی حەڤە لە یاساکە باسکراوە. واروەها ئەوەش بووە هۆی کە لە ئەخیری هەفتاکانەوە لە عێراقا دیاردەی سەرقفڵی سەری هەڵا. دواتر لە هەرێمی کوردستان قانونێکی تایبەتمانە بێت ئێمە لە ساڵی 2008 یاسای ژمارە 9مانە بێت. ئەو یاسایە چی ینی چی گرفتێکی چارەسەر کرد کە لە یاسای ژمارە 79 بوو؟ بەڵێ طبعا ئەو یاسای بەکرێدانی خانوبەرەی عێراقی ساڵی 79 ئەم یاسایە کە دەرچوو ڕەنگە بڵین ئەمە موسەکینێ بوو یاتوانی معالەجەیەکی کاتی بکە بۆ ئەو سەردەمەی خۆی. لەبەرەوە ئەسڵ ئەوەیە کە گرێبەست یاسای لایەنەکانیەتی کە قاعدە قانونەکەڵێ العقد شریعة المتعاقدین ئەسڵ ئەوەیە کە تۆ عەقدێکەکەی لەگەڵ کەسێکا تایبەت بە بەکرێدانی شوێنێکی دیاری کراو کەی وادەکە تەواو بوو ئەتوانن بە ڕەزامەندی هەردوو لە ئیمتیداد بن بە وادەکەەوە یان کۆتایی پێبینی و داوای بەکرێدراوەکە بکەیتەوە. بەڵام وەکو ئەسڵەوە کاتێکی شکال دروستە بێت دەبێت بگەڕێنەوە نەس. بەڵێ ئێستا لێرە کە ئەم یاسایە دەرچوو تەمان حکوومەتی پەرلەمانی کوردستان
کاتێک کە یاسای ژمارەنووی ساڵی 2010 دەرکرد ویستی لە ڕێگەی ئەو یاسایەوە بۆ بەکرێدراوەکان شوێنی نیشتنی بە یا غێری نیشتنی ویستی ماوەیەکی زەمەنی پێباوە هەوڵ با جارێکی تر گرێبەستی بەکرێدان ملکەچکە بۆ یاسا بنەڕەتەکە کە یاسای مەدەنیە ئەوە بۆ ئەو یاسایە دەرچوو و ئەو یاسایش بەڕاستی لە دەرچوونی لە ساڵی 2010 کۆمەڵی ئەزمە و کێشەی دروست کرد. چی بوون ئەو کێشانە چی بوون یاسای بەکرێدانی کانوبەر لە هەرێمی بەڵێ بەڵێ تەمەن یاسای ژمارەنووی ساڵی 2010 کە دەرچوو لە هەرێمی کوردستان کێشەکانی ئەوە بوون تەمەن ئاشکرایە کە بەشێکی زۆر لە خەڵک لە عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی دوکانی بەسەر قوفڵی کڕیوە. بەڵێ یعنی خەڵک هەبووە 300,000 دیناری سویسری ئەو کاتە یا زیاتر لەو بڕەش دوکانێکی کڕیوە بەسەر قوفڵی کە ئەکرا ئەو پارەی ئەگەر لەو بارودۆخا لە کاتی خۆیان بدایە بە هەر شتێکی تر ئێستا بە خاوەنی سەر قوفڵی بۆی بۆ بینەری ڕوون بکەینەوە مامەڵەیەکی ناچاریە لە نێوان کڕیار و فرۆشیار دەکرێت کرێچەکە دەرناچێت لە دوکانەکە و کاتە بە ناچاری سەر قوفڵی ئەگەر لە ڕووی زمانەوانیەوە بۆی بڕۆی وشەیەکی فارسیە بەمانای ئەلخولو واتە بەمانای چۆڵکردنیەت. طبعا مێژووی سەرقوفڵی لە عێراقا ئەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵەکانی هەفتە کاتێک کە یاسای بەکرێدانی خانوبەرەی عێراقی ساڵی 79 دەرچوو سەرقوفڵیش ئاشکرایە طبعا ئەوەیە کە کەسێک کرێچیە لە شوێنێکە دەستبەردیاری بەکرێدراوەکە بێ بۆ کەسێکی تر و لە بەرامبەرە بڕێک پارە لەو کەسی کە شوێنی ئەمەگرێتەوە وەرەگرێت و جاری واژەیە دوور نییە کە ڕێکەوتن هەبێ خاوەن مڵکیش بڕێک لەو پارەیە وەربگرێ و بڕی کرێکەشی لەسەر زیاد بکە. ئیتر لە ڕاستیە طبعا ئەم بابەتی سەرقوفڵی بە پێی یاسا بە تاوان ئەژمارەکرێت لە مادەی 23 لە قانونی ژمارە 1970 ساڵی 79 یاساکە ڕێگەی پێدا سەرقوفڵە بەڵێ نەخێر خۆی لە ئەسڵا سەرقوفڵی بەڵێ سەرقوفڵی ئەگەر بگەڕیتەوە بۆ سروشتی یاسایی سەرقوفڵی بابەتێکە قانون پارێزگاری لێ ناکە قانون پارێزگاری لێ ناکەوە ئەو کەسانەشی کە هەر بڕە سەرقوفڵیە نابێت بە هەر کەسێک وەسید بێ کەسێکە واتە نێوەند بێ لە بینی بەکرێدەر و کرێچیە ئەتوانێت بە داوای یاسایی داوای گێڕانەوەی ئەو سەرقوفڵێ بکات لە هەمان کاتە یاسا بە جەریمەی داناوە. یاسایان زمینەی بۆ ئەوە ڕەخساندە بوو کامیان ئەگەر بە وردی ڕوونی بکو یاساکە هەرێمی کوردستان یاخود سەرقوفڵی پشتێکە عرف دایهێناوە هیچ یاسایەک پارێزگاری لێ ناکە بەستۆ یاسای ژمارە 1970 ساڵی 79 مافێکی زۆری بەکرێتیدا بۆ ئەوە ژوای بڵێ دروست بڵێ من باسم کرد مادەی سێدانرا بوو ئەڵێ ئەگەر ماوەی عەقدەکەش تەواو بێ خاوەن مڵک بۆی نییە داوای چۆڵکردنی بەکرێدراوەکە لە کرێکی بکە ئەمە وای کرد کە خاوەن مڵک ئەمە ببوورە کە کرێکی ئەمایەوە لە شوێنەکە خاوەن مڵکیش نەیەتوانی دەریکە بە ناچاری ڕەزامەندە بوو خاوەن مڵک لەسەرەوەی کە ئەم کرێچیە تەنازولکە لە بەکرێدراوەکە بۆ کەسی سێم و کەسی بەڵێ لە بەرامبەر پارێکە زۆر جار خاوەن مڵکیش بڕێک لەو پارەی وەرەگرت وە زۆر جار بڕێکیش لە کرێکەی زیادە کرد کە پێشتر لە کرێکی یەکەمی وەرەگرت. باشە دەستخۆش بە کورتی باسی و گرفتانە بکەی کە ئێستا دروست بەوەی بسمەلای کاک بەرهەم بۆی لە مەعانەتەکانیانش بگرین. بەڵێ تەمان یاسای ژمارەنەوە من پێم وایە ئاسایەکی زۆر باشە چونکە ئەسڵەوەیە گرێبەستی بەکرێدان ژمارەنووی 2010 یاسای خۆمان بەڵێ یاسای ژمارەنووی ساڵی 2010 بۆچی باش کە هەنگاوێک بوو بەڵێ کە هەنگاوێک بوو بۆ ئەوەی جارێکی تر گرێبەستی بەکرێدان ملکەچ کاتەوە بۆ وەبی خاتەوە ژێر کێفی قانونی مەدەنی باشیەکەی لەوایە چونکە ئەسڵەوەیە کە مودەت تەواو بێتەوە بتوانی ئەوە زۆرتر ڕاگیران چونکە بەڵێ ڕاگیراوە بوو ساڵ بە ساڵ ڕاگیرە ئاخر جار وادەی ڕاگرتنەکەی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەتا 15 2016 بوو بە پێی لێکدانەوەی پێچەوانە بوو ئەو یاسایە کە 15 2016 واتە دوای ئەو بەروارە یاسای ژمارەنۆکاری پێکرێ کە وای کرد گرێبەستی بەکرێدان بخاتەوە ژێر کێفی قانونی مەدەنی. طبعا باشیەکەی لەوایە کە خەڵک بتوانێت وەبەرهێنان بکە لە وڵاتە تۆ جاران ینی زووتر کەس نەیەتوانی ئیسیسمارکە لە وڵاتە بچێ بازار و یا محلێکی تیجاری بێ بازارگایەک دروستکە کۆمەڵی دوکانی تابێ بیا بەکرێ و دوایی نەتوانێت کرێچێکە دەرکات. کاک بەرەم دەست خۆش من حەزم لێ ئەوە کۆمەڵێک مشکلە دیاری بکەی کە باسی بکەین دێمە وڵات بەدڵنیاییەوە کە ئێستا حالێن وجودی هەیە با گوێ لە کاک بەرەم قەرەداخش بکرین. کاک بەرهەم ئێوە معاناتەکانی ئێوە چین یاخود معاناتەکانی ئێوە هۆکاری قانونی زیاتر یاخود معاناتی واقعین و پەیوەندین بە قانونەوە نییە ئەم گیرروگرفتە قانونیانە ئێمە باسمان کرد کاک بەرهەم چ مشکلێکیان بۆ ئێوە دروست کردووە لە کۆمەڵی کرێنشینان. بەڵێ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کاک بەرهەم بۆ ڕوونکردنەوەکان. گرفتی
سەرەکی کە بۆ کرێنشنان دروست بووە خودی حکوومەتی هەرێم خۆیەتی خودی سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت و لایەنەکانە سەرچاوەکان ئەوانن چونکە ئەوان قانونیان پەخستووە ئەوان پەرلەمانێکیان داخستۆ کە لە هیچ شتی وڵاتێکی ئەم دنیاە نەبووە کە تۆ پەرلەمان نەبێ کە تۆ دەست بگری بەسەر داوام دەستگاکی شەرعی حکوومەتە دای بخەی ئەبێت تۆ چ متمانەیەکت هەبێت کە بەهۆی یاساگیش پێ بکرێ بێگومان یاساکاری پێ ناکرێت هەتا شوێنێکی تایبەتی خۆی ئەڕوان باش معنات زۆرە دیارە بەداخەوتوانم بڵێم ساڵانی 2015-2016 بە ناخۆشترین ساڵی چینی کرێنشنیانە ژمارەگرێت چونکە لەو ساڵەدا خەڵکمانە بۆ خۆی خنکانوە خەڵکمانە بۆ خۆی سووتاندووە بەداخەوجیانە دەزاوە لە پێنای کرێخانوە من ئەمە مۆبایلەکەمە نامم بۆ تۆ کە خەڵک تایەتی بە نامە و دوو نامۆ سێ نامەژنا ئەڵەن ئامادەین گورچلی خۆمان فرۆشین بەس لە پێناوی بین بە کرێخان و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سەرۆکاتی هەرێم و سەرۆکی پەرلەمان مافی ئەو خەڵکە دابینکە ئەگەر موچەکانیان بۆ دابینکە ئەگەر بژێژیانە دابینکە ئەگەر بێوێت بێ خەڵک خۆش گوزاران بژێ خەڵک چ ئامادەیەکی تەیە پارچە لە جەری خۆی ئەم گرفتانە ڕوونن مەشاکیل زۆرن قەیران هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئایا قانون حەقی ئەم کریسیانی نەپاراستووە تو باسی معانەتیانەکەی بەداخەوە کوتم ئەو قانونەی کە ساڵی ئەو یاسای ژمارەنەوە کە ساڵ بە ساڵ پەرلەمان و کاتە هەمویان بە سوپاسەوە کە درێژیان نەکرێ بۆی کاری پێ نەکرێ ئەمە لە قازانجی چینی کرێنشینیان بوو کاک بەرەم ئاماژەی پێ بەڵام ئێستا کە بەڵام کەسە پەرلەمان نییە بە تاکید بە زیان کرێنشنیان کەوتووە بە ئیجازی کاک بەرەم ئەگەر ئیجازەم بە ئەو زیاتر شارەزا لە وارە کاتێک ساحب خانوو کە لەگەڵ کرێچیەکە عەقدێکی کردووە دەتوانێت ماوەی 15 ڕۆژ مۆڵەتی باتێ بۆ نمونە تۆ کرێچی لە لای کەسێک پێ دەڵێ ماوەی 15 ڕۆژ مۆڵەت دێن بەبێ خانەکەم بۆ چۆڵکەی دیارە ئەویش سێ چوار خاڵێکی هەیە پێما لە 14 خاڵایە کە حەجەی خۆی هەیە بۆ نەگە کوڕەکەی ژنبێن یاخود پێویستی بە خانەکە بێ بەڵام جاران قانونێک هەبوو کە بەرگری لەم کرێنشینە بکات بەڵام بەداخۆ ئێستا ئەو قانونە نییە ئەو یاسا کاری پێ ناکرێت یاسای ژمارە 8 ساڵی 2015 کە کۆتا جار وا دەکەیت پاری ساڵی پارەوە ئەو یاسا پشتیوانی لە کرێنشینانە کرد بۆ ئەوەی ئەو مدەی بۆ درێژ بێتەوە بەڵام ئێستا صاحب خانوو بە پیاسای ژمارن و ئەتوانێت بەداخەوە 15 ڕۆژدانە بۆ بڵین کرێنشینەکە ئەگەر لەمەوە 15 ڕۆژە چۆڵی نەکرد یاخود یەکەکەی چۆڵ نەکرد ئەو کاتە بۆی هەیە لە ڕێی قانون و لە ڕێی پەرلەمان و لە ڕێی هێزە ئەمنیەکان و پێشۆڵکە بەداخۆ گرفتەکە ئالەوەیە کە پێم وایە کاتە کاک بەرەم شارەزارە پارێزەریش ناتوانە بەرگری لەو کرێنشینەکە چکە بۆ قانونێکی لە سەر ڕێگە بە خاوەن موڵکەکە دەدرێت خۆی لە ڕاستیدا کاک فەرمان ئەوی کێشەکەی وڵاتی ئەمەیە بەداخەوە لە هەرێمی کوردستانە چۆن ئەڵەی پلانێک نەبوو بۆ دابشکردنەکەی شەجێبوون مەڵەت بە 180,000 شەجێبوون درراوە لە هەرێمی کوردستانە بە زیادەوە ئەگەر بێت وەکو شاری شابلین قسێکی جوانێگە هەرێکی لە شوێنی خۆمانە دانیشین هەمومان خاوەنی هەموو شتێکین بەڵام ئەگەر بە پلان دابەشیان کرایە لە بەرامبەر 180,000 من پرسیاری ئەوە شلێ یەکەم کاک بەرەم مەسەلەی دابشکردنی یەکەکانی نیشتەجێبوونی زەوی بەڵام دەمێ ئەو بپرسم ئێوە کوڕێکخراوەکان بە تابەت ڕێکخراوەکەی تۆ زۆر مهتەمە بە مەسەلەی هەر ناوی ئەوە کۆمەڵی داوکی لە مافی کرێنشینان چەند ساڵە چیتان کردو بۆچی پرۆژە یاسایەک شتێک پێشکەش بە پەرلەمان نەکراوە ئەو ماوانی پێشوو کە پەرلەمان کارا بۆ ئەوەی حەقی کرێنشین و خاوەن مڵک وەکو یەک بپارێزێت ئێمە بە دڵنیاییەوە لە پێشووترا یاداشمان زۆریا پەرلەمان و توانم بڵێم ساڵ بە ساڵم یاسایەکە درێژ کراوەتەوە ئێمە حوزومان لە پەرلەمانە هەبەوە خۆم ماوەی 3 ڕۆژ لە پەرلەمانە بەشداریمان کردووە جگە لەو یاسای ژمارە 7 کە لە قازانجی کرێنشینانە بۆ ئەو یاسایمە لە ساڵ 2011 هەموار کردوە ساڵی بڵێن بوو بە یاسای ژمارە 16 ساڵ 2011 کە ئەم یاسایە توانم بڵێم تاکە یاسایە کە چەترێکە کە ئەتوانێت چینی کرێنشینان کۆ بکاتەوە بەس کاک بەرەم ئەوانی تۆ باسێکی هیچی چارەسەری بنەڕەتی نەبوون ینی پەرلەمان لە دوای 2008 ساڵ بە ساڵ هاتوون قانونی ڕاگرتووە ینی ساڵ بە ساڵیش کێشەکە سەرڵەداتەوە ینی بە بنەڕەتی چارەسەر نەکراوە قانونێکی تایبەتی بۆ دەرنەکراوە یاخود یاساکە بە یەکجاری هەموار نەکراوەتەوە بۆ ئەمە نەکراوە یاخود بڵێم بۆ هەوڵتاندا ئەوە بکرێت زانین چۆن عزیزم ئێمە ناوە ئێمە فشارمان ناوە ئەمە نەتوانم پێت بڵم لە یەکێبێکی کابینەکانی پەرلەمان و لایەنە پەیوەنددارەکانە هەمووی دۆسیەمانێک کە داوامان کردووە ئەو پەرلەمانتارانن کە هەموو مانگی 8 ملیۆن دیناریان وەرگرتووە نەیانتوانن ئەم یاسایەمانکەن ئەو پەرلەمانتارانن کە لە ئاستی میلەتانین ئەو پەرلەمان دیارە من هەمیان ناڵم ئەو پەرلەمانتارانن کە تەنها مانگی خۆپاڵاوتنەکە هەموو شتێ بۆ خەڵکەکان هەموو عادییان پێ ئەگە بڵێ مانگیشت انتخابات ئەگرێ لەوانەیە ئەم فەزامان بۆ بکەن ئەم دنیامە بکەن بە کەونێکی زۆر زۆمویم بەڵام گرنگە هەر ئەو مانگەیە دوای ئەو مانگە وەگەڵی لەما ئێمە لە
4 ساڵ جارێکە مانگێک بە خەیاڵ خۆشەژین ئەیش بە خەیاڵ کۆمەڵک سواداگە کۆمەڵێکی تر تەنها توان بڵێم من بە ئەوەتمەوەی هەموو دوو مانگجارە هەموو دوو مانگجاری انتخابات کرد هیچ نەبێ معنەوێن خەڵک تۆزێک مرتاحگوێ باش کاک بەرهەم معاناتەکانی تەنها خەڵک و عایلە معاناتی هەیە بەدەست قانونی سەکەنەوە یاخود مەحالەتی جاریەکانیش دوکانەکان کە خەڵک بەکرێ گرتو بە هەمان زۆر مشکلێ هەیە ئێمە زیاتر بەتاکید هەیە ئەمەترین بە نیشتەجێبوون بەکەی نیشتەجێبوون لە بەکرێکی پەیوەندیمان بە دوکان و بازاڕۆنی ڕاستیەکەی بەڵام ژوو کاک بەرەم ئاماژەیە حتمەوانش هەر معاناتێکی زۆریان لەسەر کە باسی کرد لەسەر سەقفڵانە و کرێخ تقریبا یاساکان وەکو یەکوان بەیەکەوە بەڵام ئێمە تەنها تایبەتین بە نیشتەجێبوون زۆر باشە دەست خۆش کاک بەرهەم قەرەداخی کاک بەرهەم ڕۆڤ دێم وەلای بڕێز حەزم لێ باز لە گرفتی زیاتر بکەن کە ئێستا دیارترین و کەشانی کە دروست بوون حەزم لێ زیاتر وردی بکەینەوە بۆ خەڵک ڕوونی بکەینەوە یان بە زمانی قانونی ئەوەندە وش قسە نەکەین بەڵێ ئێستا دوای بەرکاربوونی یاسای ژمارەنووی ساڵی 2010 تەبانەمە لە بانگی حوتی ساڵی پارەوە ئەکرێ لە بەرکاربوونەوە 15 حوتی 2016 یاسای ژمارەنووی ساڵی 2010 ئۆتۆماتیکی هەموارکراوە لە هەموارکراو بە یاسای ژمارە 16 ساڵی 2010 کاری پێکرێ و ئێستا بەپێی ئەو یاسایە بێ و لەگەڵ هەموارەکەیە ئێستا بە شێوەیەکی گشتی گرێبەستی بەکرێدان ئەکەوێتە ژێر ڕکێفی قانونی مەدەنیەوە ئەم قسەیە یعنی چی واتە کە کەوتە ژێر چەتری قانونی مەدەنیەوە خاوەن مڵک کە توانێت کرێکی دەربکات ئێستا بەڵێ ئێستا ئیشکالە گەورەکە لێرە ڕوایە ئیشکالە گەورەکە ئەوەیە بە نیسبەتی نیشتە جێبوونەوە پێم وایە پێم ینی کەمتر گرفت بۆ ئەو دروست ببێت گرفتی بۆ دروستە بێ بێگومان بۆ ئەوانیش گرفت دروستە بێت مەبەستم شوێنی نیشتە جێبوونە ئەڵێم گرفت بۆ ئەو دروستە بێت دوای بەرکاربوونی ئەم یاسایە بەڵام ئەو گرفتە سەرەکی کە زیاتر دروستە بێت زیاتر ڕوبەڕووی دوکان و شوێنە بازرگانیەکانە بێتەوەی غەیری مەبەستی نیشتە جێبوون بۆ وەکو ئاماژەم پێەیە خەڵکێک هەیە لە نەوەدەکانەوە کرێچیە لە شوێنێکا بە تایبەتی ئەوانەی کە بەسەر قوفڵی کڕیویانە ئێستا بۆ نمونە دوکانەیە لە شاری سلێمانیە 2500 دلار یا 2000 دلار کرێکات ئەگەر خاوەن مڵک بزانێ ئێستا یاسایەک پشگیریەکە بۆ ئەوەی کرێچیەکە دەربکە ئەو هیچ ناچار نییە بۆی ئێستا بە میبا بە 500 بە 400 یا بە ملیۆنە دینار بکرێ یاساکە پشتیوانی لێکا لەم دۆخە تێگەی لە ڕێگەی تۆمارکردنی داوایەکی یاساییەوە داوایەک تۆمارەکە لەسەر کرێچیەکە بۆ ئەوەی بیکاتە دەرەوە و بیاتەوە بەکرێ بە کرێکی زیاتر بە کەسێکی تر کە بێگومان بۆ شیەکە لە شوێنە استراتیجی و گرنگەکانە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە ئەبێ حسابی بۆ بکرێ یعنی ڕاستە ئێستا بۆ نموناگەر بێت و ئەو کەسە سەرقوفڵێکی یابێ بڕی 200,000 سویسریاوە ئەو کاتەیە زیاتر ئێستا لێرە ئەو گرفتەش هەیە ینی ئەگەر بۆ نمونە یابێتی بە خودی ئەو کەسەی کە مڵکەکەی بەناوەیە کە بەکرێ دەرەکەیە ئەتوانێت بە داوایەکی یاسایی داوای لێ بکاتەوە کە هەرچەنە بۆ ڕۆژی ئەمڕۆ و برەپارەیە هیچ ناکە بەڵام ئێستا ئیشکالەکە لەوایە جاری وایە دوکانی وا هەبووە چەند دەستی کردووە سەرقوفڵەکە دراوە بە کەسێکی تر کە ئێستا هەر کەس نازانێت لەکوێیە دەیگەی ئێستا حتا بۆ نموناگەر بتوانێت داوای یاساییش لەسەرەوە تۆمار بکە ڕەنگە ئەستۆی مالی ینی سالب بێ هیچ مڵک و ماڵێکی بەناوە نەبێ دواتر ئەگەر بڕیارێکی دادگاش بەدەست بێنێ لە بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنە بێ ماغانە بڕێکی کەم لەو پارەیە وەرگێت ئەگەر یاسای ژمارە 2015 وادەکی تەواو نەبووە و پەرلەمان هەبوایەت و تازەی بکردێتەوە میشکالانە دروست نەبوو بێگومان ئەگەر پەرلەمان پەچی نەکەوتایە دوور نەبوو جارێکی تر بۆ ساڵێکی تر درێژکرایەتەوە یاسایی ینی کار نەکردن بە یاسای ژمارەنووی ساڵی 2010 بەڵێ وەکو جەنابە ئاماژە پێکرد جەنابە ئاماژە پێکرد ئەمە وەکو موسەکینێک وایە تۆ یاسایەکە دەرکرد و ئەمڕۆ یاسبێ جاوا ساڵێکی تریژە گریمان ئێستا پەرلەمانیش هەبوایە ساڵێکی تر درێژە کرایەوە بۆ نمونە ساڵێکی تری بە دوای ئەوا درێژ کرایەوە خۆ لە دوجارە تۆ بواە ئەم یاسایە بخیتە بواری جێبەجێکردنەوە هەر ئەبێ ڕۆژێک بێ لەبەرەوە من پێم وایە ئەو یاسایە کە دەرچووە هەوڵدانێک بوو بۆ ئەوەی گرێبەستی بەکرێتان بێتەوە ژێر کێفی قانونی مەدەنی ئەمە شتێکی باشە بەڵام ئەوەی کە خراپە هیچ حسابێک بۆ ئەوە نەکراوە ئەوانەی کە مەبلەغێکی زۆر دوکانیان بەسەر قوفڵی کڕیوە ئەمەوێ ببوورە منەمێ ئەوە پێ بڵێم ئەگەر بێت و طبعاً ئێستا لە دادگاکان کۆمەڵە داوای یاسایی زۆر تۆمار کراوە بە تایبەتی لە شوێنە بازرگانیەکانە بۆی خەڵک بەکرێدراوەکە وەربگرێتەوە ئێستا چۆن لە سەردەمی جێبەجێکردنی یاسای ساڵی 1970 عێراقی یاسای بەکرێدان کە پشگیری کرێچیە کرد کرێچی نەیە ئیتوانی نەڕواتە دەرەوە لە دوکانە کابێنێتەوە ئێستا دەوری چی هاتووە دەوری خاوەن مڵک هاتووە خاوەن مڵک ئێستا ئازانەیە
کرێبەستی بەکرێتان بەپێ یاسای ژمارە چۆتەوە ژێر ئێستا سەردەمی خاوەن مڵکە بەڵێ بێگومان ئەویش داوا تۆمارەکە ئەنجا من پێم وایە جێبەجێکردنی ئەم یاسایە وەختێک لێکەوتە خراپەکانی دەرەکەوێ کە داوای یاسایی زۆر تۆمار بکرێ لەسەر کرێکی ئەو وەختە کێشە دروست ئێستا حالێن دڵی داوا زۆر هەیە لەسەر کرێکی بەڵێ بێگومان هەیە و داوای بەردەوام داوا تۆمارە کرێت چونکە کرێکیش حەقی خۆیەتی یعنی ئێمە با باڵانسەکە بە شێوەیەکی بە وەکوڵێ دوولایەنە سەیرکەین لە ماوەی ڕابردووە کرێکی وەکو ینی دەستی گرتبوو بەسەر دوکانەکە ئیلا لە حاڵتەکانی مادەی حەڤە لە قانونی یاسای بەکردانی خانوبەری عراقی ساڵی 1970 نەبووایە نەیەتوانی دەریکا ئەو هەرمایەوە لە دوکانەکە ئێستا کە خاوەن مڵکیشە توانێت دەریکا بێگومان ئەویش مادام یاساکە لە بەرژەوەندێتی پرسیاری ئەوت لێ بکەم گەڕانەوە بۆ یاسای بۆ قانونی مەدەنی ساڵ 1950 ئەمە بۆ خۆی ئیشکال نییە ئەم قانونە وردەکاری تەواوی تێ ئەم یاسایە ئێمە بەڵێ مەسەلەی نرخ دیاری کراوە لەو قانونە نەخێر لەوێ ئێمە کە ئەگەڕیتەوە بۆ ئەگەرکاتە نرخ پشت بەچی بەستین بابەتی نرخ لە قانونی مەدەنیە تەبەن ئێمە بابێ حەزەکەم بە بەڕێزە بڵێم بابێکی تایبەتمانەیە کە لە مادەکانی حوسەوە دەست پێەکە لە قانونی مەدەنیا سەرەتا هەڵساوە باسی یاسای باسی پێناسەی گرێبەستی بەکرێدانی کردووە ئەحکامەکانی بە تەفسیل باس کراوە و ئێمە بەپێی قانونی مەدەنی گرێبەست یاسای لایەنەکانیەتی نەخێر لە ناو قانونی مەدەنیە باسی دیاریکردنی کرێ نەکراوە باسی دیاریکردنی کرێ نەکراوە بە هیچ شێوازێک بەڵام بابەتی دیاریکردنی کرێ لە یاسای بەکرێدانی خانوبەرەی عێراقیە دیاری کراوە بەرکارە یاسای لە هەرێمی کوردستان لە بەسمێ بۆ دیاریکردنی نرخ لە هەرێمی کوردستان ئێستا پشت بەچی یاسایەکە بەستین ئێمە ئەگەر منیش وەڵام تێمەوە بەوەی کە ئەگەر گرێبەستی بەکرێدان کە ئێستا لە ژێر ڕکێفی یاسای مەدەنیایە ئەوە ئەکەوێتە سەر ڕێکەوتنی دوولایەنەکە بە کرێکی و بەکرێدەر بەس ئەوە قەڵانەوە نییە بۆ قانونەوە ئیتفاقی نێوان دوو کەسەکەیە بڵێ ئەوی ژوای باز کردووە یاساکە ئەگەر گرێبەستی بەکرێدان بێتەوە ژێر چەتری یاسای مەدەنی ئەو کاتە بابەتی کرێ ئەکەوێتە سەر ڕێکەوتنی کرێکی و بەکرێدەر بەس ئەمە فرسەت نادە بۆی کرێکی استیغلال بکرێن خاوەن مڵک استیغلال بکرێ پێچەوانەوە شتێکە دەبووە قانون ڕێکی بکات و بابەت قانونێکی خاصە بێت بەتایبەت نرخ ڕێ بخات بەتایبەت ئەم یاسای ژمارە 2000 پێم وایە باسی نرخەکانی کردووە بەڵێ باسی کردووە منیش ویستمەوە پێ بڵێم یاسای ژمارەنەوە باسی کردووە کە بۆ ئەو شوێنانەی شوقەی نیشتەجێ بوون لە سا پێنجی داناوە لە سا چواری داناوە ببوورە بۆ ئەو شوقانەی کە بە ژوور ئەدرێ بکرێت لە سا پێنجی داناوە و هەروەها بۆ شوێنی بازرگانیش لە سا شەشی داناوە شەشەکەش چۆن چۆنیە لە بەهای خەمبڵاندنی بەکرێدراوەکە واتە بۆ نموناگەر کەسێک دوکانێک با بکرێ ئەم دوکانە 12 متر مربعە بەڵە ئەمە نرخەکەی دیاریەکرێ سەداچواری نرخەکەی جارێ زەوی دواتریش ئەو منشعاتی کە لەسەری دروست کراوە چەنی تێچووە زائیدەن کۆی نرخەکەیەکەی لە سا شەشی ئەوە ساڵانە ئەبێ بعد بە خاوەن مڵک باش دەست خۆش کاک بەرهەم ڕۆف دەڵێت ئێستا بە ژێرەی قانون خاوەن مڵک دەتوانێت کرێکی دەربکات یعنی ئێستا قانونەکە پشگیری دەکات ئەو حاڵەتانە چۆنە لای ئێوە تۆمار کراوە ئەو مشاکیل دروست بێت بە ژێرەوەی کە یاسا پێشتر پشگیری لە کرێکی دەکرد ئێستا بەهۆی تەواوبوونی یاسای ژمارەشی 2015 قانون پشگیری خاوەن مڵک دەکات بەڵێ ئێمە کۆمەڵەکەمان بەشێکمانەیە پێڵم بەشی یاسا کە بە سپاسەوە چەند کەسێک خۆبەخشانە کاری تیا دەکەن لەمە کاتێکە کەسێک سکاڵا گەێنتە لامان ئەڵێ من خاوەن خانۆکە ئیزنیاوم تەبەن ئێمە بەداچوونیت لەسەرەکەین پەیوەندی بە خاوەن خانۆکەوەکەیم زانین ئایا حەق بە خاوەن خانەکەم بە حەق خاوەن بڵین کرێچێکە خۆ ناکرێتەوە بەڕاستی پشتگیری لە کرێچێکی ئەمە کرێچێکمانای داکۆکی لە مافیکردین بەتاکید داکۆکی لە مافکردنیشیان نەکەین بەڵام بەسمە بۆی لە لای جەناب ڕوون بێ داکۆشی بێ لەو کەسانە پێی کە بەڕاستی مستحقن حاڵەتەکان بکەی حاڵەتەکان زۆرە بڵێ مشکلە زۆر ئێمە لە لای خۆمان چارەسەرمان کرد چارەسەرمانە کرد ئەو بە کەیسێکی حاڵی دادگاکەن ئەو کەسانی کە خۆبەخشن لە لای خۆماندا کارەکەن لەگەڵ لە پارێزەر بەڕێزەکانە لە بابلی لە دادگا ڕێدەکەون بۆی کای لەسەکەن بەڵام گرفتەکە لەوایە وەکوتم هەش هەنگایەکانەی ستۆک ئەبێ ئەوەستی چونکە بۆ لەبەرەی ناتوانین لە محکەمەشە کاری پێ بکرێت ئەوەی کێشەکە کەواتە مشکلەکەوە ئێستا قانون و دادگا پشگیری خاوەن مڵکەکانێکە زیاتر بۆیە ناتوانن لە محکەمەوە دۆسیانە بەرنە پێشەوە باشە هەز ناکە ینی پرۆسەی دابینکردنی یەکەکانی شزێبوون زۆر هێواش بەڕێوە دەچێت لە دوای 2008 بە تایبەت کە یاساکە واجبی کردووە کە ساڵانە بودجە دەرخان بکرێت بۆ دروستکردنی یەکە بۆ کرێنشینە بەتاکید خۆی و یاسایە کە دانرا
بڕیاروا بوو ساڵانە 150 میلیارد دینار سندوقێکی بۆ دروستکەن کام سندوقە لە ڕێی وەزارەتی ئاوادانکردنەوە ساڵانە یەکەین شەجێبوون پێ دروستکە بە پێی جوگرافیەی شار و شارۆچکە بە پێی قەرەباڵغی شوێنەکان ئەم یەکانە دروست کرێ بەڵام دواتر ئەم بەداخەوە ئەم سندوقە کەوتوانە بڵام بەتوانم قەیرانی داراییش نەبوو لە 2012 ئیفلیچ کراوە بۆم قەیرانە بەسەرا و هەتا ئێستا ئەو سندوقە هەر بجێبەجێ نەکرا تەنها ئەوی کەوتم ئەو 40 میلیارد دلاری کە پێم وایە 40 میلیارد دلار و کە پێشتر هەبوو ئەویان چۆن ئاڵێها بە هەڵا پرسێ قسە نەبوارە جێبەجێکردن ئەو یەکانیان پێ دروست کرد ئەوەی کە هەبوو لە سلێمانی 564 ئێستا ماڵی تێدایە ئەوەی کە ماوە وەکو پێشتر ئاماژەم پێ 1500 یەکەیە 730 نەکەوێتە ناوچەی زرگۆزەوە و باقیەکەش یەکەوێتە ناوچەی سیتەکەوە لە ئێستادا و ماوەی 3 ساڵە ئەم یەکانە دواخراوە دەبوو بەپی ئەوی کە فۆرمیان دابەشر بەپی ئەو گەرمگوڕی کە لە بازارەکە هەبوو ئەبوو بەلانی کەن لە ماوەی 3 مانگ بۆ 4 مانگ نەخێت بۆ 6 مانگ ئەم یەکانە دابەش کرا بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە ماوەی 4 ساڵ زیاترە هەتا ئێستا یەکان دابەش نەکراوە بۆچی دابەش نەکراوە بیانوەکان ناڵێن ئێوە بەچی گەیشتون کە ئێمە سەریکە ئەوەی کە بە بەردەوام متابعەکەین لە ڕێی ئەنجومەنی محافەزە و یاخود پارێزگای سلێمانی و یاخود ئەو لانانی کە پێویستم بەوە ئەڵێن ئەم دوو پرۆژێک کە هەن خزمەتگوزارەکانان تاو نەبووە بە پێی وتەی خۆیان نزیکی 40 میلیارد دیناری ئەوێت و قسان لەگەڵ کۆمپانیا کرۆ کە 40 میلیارد دیناری ئەوە بۆ تاواکردنی خزمەتگوزاری و ئاو ڕۆمانە بەڵام لانی خەتابار کێ مشکلەکەی دروست لانی خەتابار قەلا عەلاساس کە قەیرانی دارایی هەیە ئەم قەیرانی داراییە کە ئیستا لە هەرێم کوردستانە بە پێ ئەم معنی ناتوان ئەو بودجێ بۆ داوین کەن بەڵام من لەگەڵ ئەمە راپۆرتم بە پارێزگای سلێمانیە و راپۆرتم ماوەتومە بۆ زەوی نیشتەجێبوون بۆ کۆمەڵێک گۆبەرهێنی تر هەیە لەسەر شوێنە بازرگانەکان هەوڵ بن قەناعەت بەم کۆمپانیا بکەن لەبری ئەو پارەیە زەوی نیشتەجێبوونی پێ بدرێ جاری جوابی شوێنایەنێتەوە و لە هەمان کادا جگە لەوەش لەناو پرۆژەکانە خزمەتگوزاری هەیە وەکو ستاندیۆم وەکو بابڵێن بەنزیخانە وەکو کۆمەڵێک شوێنتمە ئەمەشی لەسەر بینە بە مساتەحەیەکە بۆ مای 25 ساڵ بێ هەندێکی پارەش بێنێتەوە ئەگەر هاوڵاتەکان بڕێکی پارە کەم وەربگرێت لە بڵین کۆمپانیەکە وەریگرێت خەڵک ئەتوانێت بەڵام بەداخەوە لە کۆتاییە بڕیاران وا بوتیان کۆمپانیەکە ئێمە ناتوانین نەزەوی پێبین و ناشتوانین ئەو خزمەتگوزارانی پێبەش دیارەمانە چۆنەڵی کۆمەڵێک شێری وە حاضر بۆ بۆی داگیریکەن قەرار وا بوو کە لە هاوڵاتیان پارە وەرگیرێت و ئەو بڕە پارێش کە لە هاوڵاتیان وەردەگیرێت بڕی 120 وەرەقە بوو ئێمە لەگەڵ ئەمەشە هەر ماڕز بووین وم پەیوەندیم بە بەشی ئاودانکردنەوە کرۆ پەیوەندیم بە برادرانی پارێزگای سلێمانی گوتمانە ئەو پارەیە مەبلەغە زۆرە لە خەڵک وەرگیرێت چکە بەڕاستی چەند یەکەیە کە بڕیارە دابەش بکرێت تقریبا نزیکی 700 شتێکە خەڵک ئەگەر 120 وەرەقە بە بەتابەتی بۆ ئەوانەی زرگۆز هەر لە خۆی لە خانوو بە کاملی بە 100 وەرەقەی کڕی بە 130 خانووی کڕی ئەو پێشێکی زۆرە بۆ خەڵک دواتە بڕیاریان نا کاک پێشڕۆ لە وەزاری ئاودانکردنەوە دەستخۆشی لە یەکەم کە هەوڵێکی زۆریە بڕیارە ئەو پارەیە ئەگەر بە کوردی باسکە و پرسیارم زۆرڕوونەکان بۆ باش بڕیار بوو ئەو پارەیە بە ئەقسا بدرێەوە لەلایەن خەڵک وەربژیرێ ئێستا تا ڕادەیەک لەسەر ئێمە وەستاینەتەوە تومانە ئەگەر ئەو 120 وەرەقەیە بە مەبلەغی کەمکەم لە خەڵک وەرگیرێت و دواتر کە چۆن ناویەکەکەی بۆ ماوەی ئەو پاری کەیەتی بۆ بنە دەفتەری چیاوە دوای کە چۆن ناویەکەکەەوە هەتا مودەی دەفتەرەکە تەواوبێ ئەگەر کرێنەیە بەم شێوازە ئێمە پێمان خۆش و پێمان باش هەمووی مختەرەحاتە پەسەند کراوە خود نامە قبول دەبارە جێبەجێکردن باشە دەستخۆش مەسەری داریکردنی نرخ ئەوەی کە کرێسیە گەستا شوقەیەک وەردەگرێت گریما لە حکومە دەسێتە ناو شوێنی خۆیەوە یەکەیەک وەردەگرێت ئەو نرخان لەسەر چی ئەساسێک داری دەکرێت ئەم دەبێت بە قیست بیداتەوە چی ینی ئێوە تەداخل دەکەن بۆ دیاریکردنیەوە پێشتر وەبەرهێنان کە یەکانی دروست کردووە خۆیان نرخیان دابین کردووە و پێشتر خۆیان لەگە وەبەرهێنانان ڕێکەوتون هیچ ئیرادی کرێسیتیانیان بابەتە نەخێرەدان چۆن بووە چکە لە شوێنەکان جیاوازن کۆمپانیەکان جیاوازن لە چەنەوە بۆ چەند دەست بە پێی شوێنە سەریکە پرۆژی وا هەیە ئێستا بۆ لە شاری گۆژاخ شوقە درا بە 7 وەرەقە مانگی بکرێ بەڵام لە شوێنێکی تر لە کورسی بۆ نەدرا بە 3 وەرەقە بە پێی جوگرافی شوێنەکان نرخەکان دابین کراوە دەستخۆش کاک بەرهەم دەمێ پرسیاری ئەوە تۆگم بەرە و خولەکانی کۆتایی ئەچین ویستم پرسیاری ئەوە لێ بکەم کە ئەگەرمان و ئیسلاحێکی قانونی بکەن لە مەسەلەی بەکرێدان و ڕێخستنەوەی دانای نیزامی بۆ مەسەلەی گرێبەستەکانی بەکرێدان دەبێت چی بکەین دەبێت چی جۆرە قانونێکمانە بێ گرنگتری شتەوە یاسایی کە دەبێت چی بکات بڵێ لە ڕاستیە من ئەڵێم هەنگاونان لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی جارێکی تر یاسای گرێبەستی بەکرێدان بچێتەوە ژێر کێفی یاسای مەدەنی هەنگاوێکە بە ئاراستەیەکی دروست و ئەبێ ڕۆژە لە ڕۆژان هەروە بێت
بەڵام ئەوەی کە من سەرنجم هەیە لەسەری ئەوەی کە ئیشکالی زۆری دروست کردو ئەوەیە کە لە ڕاستیە لەلایەن پەرلەمانەوە بەداخەوە پەرلەمان ئێستا وەزعی بەم شێوەیە کە ئێستا هەیە لەلایەن پەرلەمانەوە من ئەوە بە فەراغی قانونی دانێم کە ئەبێ یاسایە کە بێ چارەنووسی ئەو کەسانە دیاریکە کە دوکانیان بەسەر قوفڵی کڕیوە ئەمە ئیشکالێکی زۆر زۆر گەورەیە یعنی ڕاستە ئێستا یاسایەکنی حەلی و بابەتە بکات ئێستا یاسا هەیە وەکو ئاماژەم پێ ئامادەی 23 لە یاسای بەکردای خانوبەرە عێراقی ئەڵێ سەر قوفڵی تاوانە و سزاشی بۆ داناوە بەپێی قانونیش بۆ هەردوو لە ئاوەروە بڕیاری دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستانمانەیە کە ئەڵێ ئەسەر قوفڵیە عەقدون لا یحمیها القانون سەر قوفڵی عەقدێکە قانون پارێزگاری لێ ناکات بەڵام ئێستا بەپێی قانون ئەو کەسی کە سەر قوفڵی ئاواتوانێ وەریگرێتەوە بەڵام ئیشکالەکە لێرایە کە عەرز دەکەم یعنی ئەوە گەر بتوانێت کاتی خۆی دوکانێکی بەسەر قوفڵی کڕیوە لە نەوەتەکانە بە 300-400 هەزاری سویسری پاشە ئێستا گەر بتوانێت ئەو پارەیەش وەرگرێتەوە زەربی 150 دیناری بۆ بکە بەم پارەی چاپی ئێستاە ینی هیچی بۆ ناکە ینی پێویستە یاسایەک هەبێ کە یاسایەک هەبێ ئەم بابەتە ڕێک بخا و ئەوانەی کە سەر قوفڵیان ناوە بتوانن ئەو سەر قوفڵیە وەرگرنەوەی لەو کەسی کە یاوێنە پێی کاتی خۆی بە نرخی ئاڵتونی ئێستا ینی بە شێوازێک بێ کە تۆ بتوانی عەدالەت بگێڕیتەوە بۆ ئەو لایەنەوە ئەوانەشی کە بڕێک پاری زۆریان ناوە بەسەر قوفڵی زیادمەند نەبن مەسەلەی دیاریکردنی حەقی خاوەن مڵک وە کرێچی یانی ئەمە چەندە گرنگە و قانون ڕێکی بخاوەتەوە تۆ دڵێ ئێستاەوە بە ژێری قانونی مەدەنی زۆر مافدراوە بە خاوەن مڵک بەڵێ مافەکان ئەوە خۆی ماف نییە خۆی ئەزانی چۆنە ئەگەر بێت و ینی حەقی زیاتری پێدرا بەڵێ ئەگەر بێت و گرێبەستی بەکرێدان بکەوێتە ژێر کێفی یاسای مەدەنیەوەیە ئەو کاتە ئەوان گرێبەستەکە ڕێخەن بەپێی ئەو خاڵانی کە خۆیان ڕێکەون لەسەری لە ئەگەر گرێبەستی بەکرێدان لە ژێر کێفی یاسای مەدەنیا بێ ئەو کاتە هیچ کۆتوبەندێک ناخرێتە سەر لایەک لە لایەکانی گرێبەستەکە کرێچی یا بەکرێدەر هیچ ئیشکالێکی نییە بەڵام ئەو وەختە کۆتوبەندانرا کە یاسای بەکرێدانی خانوبەرەی عێراقی دەرچوو ئەم کۆتوبەندە چەندە گرنگە هەبێ ینی کەسیان مەرجی نامەنتقی بەسەر کەسانە سەپێنن من خۆی لە ڕاستیە من پێ دەڵێم کاتێک کە یاسای ژمارە 1970 ساڵی 79 یاسای بەکردانی خانوبەرەی عێراقی دەرچوو ینی زیاتر پشتگیری کرێچیە کرد ئەم یاسایە بۆ بەرژەوەندی کرێچی دەرچوو بەڵام ئەگەر من باسی قانونی دەگەم کە هاوسەنگی تیابێت کە چوارچێوەیەکی قانونی ئەوەیە کە لە یاسای شارستانی ساڵی 50یەکە ئەوە هاوسەنگی لەوە بەس تۆ دەڵێ ئەوە زیاتر مافی بە خاوەن مڵک داوە هیچ مافێکی نەیاوەتێ ینی ئێستا کە ئێستا بەپێی یاسای ژمارەی ساڵی 2010 جارێکی تر گرێبەستی بەکرێدان ئەچێتەوە ژێر کێفی یاسای شارستانی تۆ خۆت دێستا خاوەن مڵک مافی خۆیەتی کە کرێچیەکە دەربکات بڵێ من تاو بچۆ لە مای 5 ڕۆژە بڵێ ئەسڵ و بنەڕەت ئەوەیە ئەسڵ ئەوەیە من شوێنێکەیەم بەکرێ بۆ نمونەوە جەنابێت کەی کاتێک گوادەی گرێبەستەکەمان تەواو بوو ئەسڵ ئەوەیە من مالیکم ئەتوانم داوای شوێنەکە لێ بکەم تەنها لە حاڵەتی تەوابوونی گرێبەستەکە و مافی هەیە خاوەن مڵک باخێر نا بۆ نمونە ئەگەر بێت و کرێنەیە ئەو کاتە تۆ دەتوانانی داوای هەڵوەشانەوەی گرێبەستەکە بکەیت چونکە گرێبەستی بەکرێدان گرێبەستێکە ملزم للجانبین دوولایەنەیە حقوق و التیزامات بۆ سەر هەردوو لایەنەکە جێبەجێیەکە ئەگەر وادە تەواو بوو خاوەن مڵک دەتوانێت دەریکە و ئەگەر هاتوو پەیوەست نەبوو بە یەکێک لە بنوودەکانی گرێبەستەکەەوە توانی لە هەمان کاتە داوای هەڵۆشانەوەی گرێبەستەکە و گێڕانەوەی بەکرێدراوەکە بکەیت زۆر باشە من باسم لە دەرکردنی یاسایەکی نوێک لە هەرێمی کوردستان بە یەکجاریە مشکلەیە حل بکات بە بڕای تۆ کەواتە ئێستا زەرور نییە قانونیەکە بێت قانونی مەدەنیەوە ئێستا دوای بەرکاربوونی یاسای ژمارەی ساڵی 2010 گرێبەستی بەکرێدان چاتۆتەوە ژێر کێفی یاسای مەدەنی تەنیا ئیشکالێک وەکو باسم کرد ئێستای پێویست بە هیچ یاسایەکی تر ناکە تەنیا یاسایەک چارەسەری کێشەی سەرقوفڵی بکە کاک بەرەم تو زۆر زەخر لەوە کرد بەزە قانون بەهۆی ئەوەی دەوترە خراپ بۆ ڕاگیراوە چەند ساڵە بۆ تۆ ئێستا دەڵێ کە نەخێر نەخێر بابەت خراپبوون نییە من وەکو پێشتر ئاماژەم پێە کە یاسای ژمارەی ساڵی 2010 لە ساڵی 2010 دەرچوو ڕوبەڕووی ڕەخنە بووەوە ئەوەیە ئەستەیەکێک لە خراپەکانی و لە لێکەوتە خراپەکانی بابەتی سەرقوفڵیە کە بۆ باسەکەم ینی ئێستا ئەوەیە ئەو یاساکە لە 2010 تا دەرچوو ڕوبەڕووی ڕەخنەی کرێچیەکان بۆ ڕوبەڕووی ڕێکخراوەکان بۆ ڕێکخراوی وەکو ڕێکخراوەکەی کاکبەر هەموو ئەوان اعتیرازی لێگیرا لەبەرەوەی پەرلەمانیش وەکو موسەکینی هەڵسا ساڵ بە ساڵ ڕایە ڕەخنان لە جێی خۆیان نەبوون بەڵێ لە جێی خۆیان بوون لەبەرەوەی ئەگەر بێت و
کەرتی گشتی چارەسەری ئەزمەی سەکەن نەکە چارەسەری بابەتی سەرقوفڵی نەکە یاسایەکی لەو بابەتە دەرکەیت بێگومان کێشە دروستەکە ئەوان یاسای ژمارە حوتی ساڵی 2008یان دەرکرد کە دابینکردنیش یەکەی نیشتەجێبوون بوو بۆ هاوڵاتیان کەو یاسایە پێش ئەوەش دەرچووە پێش یاسای ژمارە 9 دەرچووە ئەگەر یاسای ژمارە حوتی ساڵی 2008 کە یاسای دابینکردنی شوێنی نیشتەجێبوونە بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان جێبەجێ بکرایە ئەو کاتە یاسای ژمارەنەوە بەڕای من هیچ لێکەوتەیەکی خراپی بۆ هیچ کەسێک نابوو. زۆر باشە دەست خۆش کاک بەنەم قەرەداخی ویستم هەندێک پرسیار لێ بکەم سەبارەت بە دابینکردنی زەوی بۆ کرێنشینیان بەتابەت ئێستا پێم وایە لە پرۆسەی ناوکۆکردنەوە و ناوناردن بۆ وەزارەت و ئەوە گەیشتۆ بە کوێیان بە چی ئەگاتەوە؟ بەڵە دیارە تقریبا ماوەی ساڵ بۆ 2 ساڵە بێ ئەمە لەلایەن وەزاری شارەوانی بە فەرمی نووسراکمان پێ هات کە داوای کرد ئیستۆپاچی لە خەڵک وەرگرین بۆ ئەوەی بزانین ئایا کێ سودمەند بەوە کێ سودمەند و دواتر زەوی پێ بدرێ بەڵام ئێمە لە ڕاستیان خۆم چوومەوە لێرە چوومە لای وەزیری شارەوانی لای نەوەزخان وتم من ناتوانم ئێستا ئیستۆپاچی بۆ خەڵکەکە لەم کاتەدا چونکە بۆ لەبەرەوەی من بەڵگەیەکم بەدەستەوە نییە من کاتێک ئەتوانم جەنابەت هیلاکەم کە بڵم لە 100% ئەمە ڕقەمی زەویەکە پێدەیەم من وتم ئەو ناوانی کە لەلای ئێمە تۆمارن ئەوانی کە لای ئێمە ئەندامان ئێمە نزیکی هەفتەیەک هەموو ستافەکە خۆبەخشانە ماینەوە هەموو ناوەکە مەخسەر سیدیەک بە ژمارە تەلەفۆن بە هەموو ئەدرەسێکەوە ناردومانە بۆ وەزارەی شارەوانی نزیکی 56,000 نردومان لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئەخوانی کە لای ئێمە 80,000 ئەندام لای ئێمە تۆمار بۆ دوای ئەو فترێن باسی 2 ساڵەوە پێشەکەم ئەمانەمان نردووت ئەوێ لەوێ ناوەکان وجودیاتیان هەیە ئەوەی کە ئەندام بێ لە کۆمەری کنیشیان بە تەحەدا باسیەکەین لە وەزاری شارەوان ناوی هەیە بەڵام ئێستا خۆشبەختم بەوەی کە خەڵکم ئەزیاد نایە بەڕاستی چونکە سبەنە ڕوڕەشین بۆ ئەمایە بەڕاستی منەوە ساڵ و نیوەکە بۆ 2 ساڵە وا کتابەکان بۆ کردین کە ئەنەما لە ئایندێکی زۆر نزیکە ئەمریکانە دەچێت بوارە جێبەجێکردنەوە بەڵام ئاگادارم کە ئاگادارم وەزیری شارەوانی لە هەوڵایە لە چەند کۆبوونەوەیەکە باس کراوە و 25 خاڵ ڕێنماییان دانا بۆ ئەو ڕێنمانە تەطبیق کرێ بەڵام ئەو ماوەی نزیکی ساڵ نیوە بۆ 2 ساڵە نەچێت دووبارە جێبەجێکردنەوە هەر کاتێک چۆبارە جێبەجێکردنەوە ئێمە بزانێ ئەمە دەبێتە ڕاستی یاخود خۆ لە سەردای بەرنامەکەوتی زۆربەی بە زیدیای انتخابات و بەس بەتاشیر ئێستاش پێ دەڵێم لەم وڵاتی ئێمە هەتا ئومێد هەیە بە دابینکردنی زەوی بۆ کرێنشینان من ئومێدیشی کاڵم هەیە لەبەرەوەی پێشتر تەجربەی زۆر لەم وڵاتە بینیوە لەم حکومەتە بینیوە چونکە لە ئێستادا حەزەکەم ڕوونکردنەوەیەکت بەمێ لە ئێستادا شتێکی کە بەنای قەیرانەوە لەلای من هیچ قەیرانێک نییە ئەگە قەیران هەبوایە یەک ڕۆژنامەی حیزبی داخرا ئەگە قەیران هەبووە یەک تەلەڤیزیۆنی ئاسمانی داخرانێک تەلەڤیزیۆنی تازە بکرێتەوە ڕۆژنامە هەیە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە نایەنم لە بەرنامەکە بەس ڕۆژانە 25,000 27,000 عەدە دەرەچێ خەڵک لە بازار لەگەڵ ڕزمان گڵۆبەڕۆژی لەسەرخوا بۆ بودجە هەیە بۆ ئەمە بۆ بودجەنێ بۆ زۆر باش کاک بەرەندەم یەک پرسیار لێ بکەم ئەگەر قانونەکان جێبەجێ بکرێنە بە تایبەتی قانونەکانی 2008 کە دەرکران و یاسایی ژمارە 16 2011 مشکیلەی کرێنشینانی حالە بوو بە تەواوی لە هەرێمی کوردستان بابنێک نمونەوە بێنمەوە تێن مەلایەک لە مزگەوتێکە مامۆستایەک ببوورە پێشەوە کاتی بەڵام زۆر بەخە بە کوردی تیان 2 ساعت مامۆستایەک لە مزگەوتدا قسەی بۆ خەڵک کردووە کابراایەکە ساوتێتی مامۆستا تۆ ئەڵێکی سوێن بەخوات چاکە و خراپەکە خوا خاتە بەهەشتەوە بەڵامش بۆ بەرنامەکەت بۆ حکوومەت پێ دەڵم یاسای ژمارە 16 بخاتە باری جێبەجێکردنەوە پێویستمان بە هیچ شتێکی تر نییە مشکلەی چونکە بۆ کەسێکی کرێنشین ئەچێت ناوەکەی شەرجێبوونەوە بە قیسێکی 25 ساڵ بە 100,000 نار بە 100,000 نارە هەموو کەس بۆ ئەدرێ زۆر باش قسێکی کەشەیە دەوترێت گەندەڵی کراوە لە دابشکردنی یەکەکان واستە کراری کراوە حیزبایەتی کراوە حیزبەکان دەداخۆلیان کردووە تۆ خۆت ئەمە چی ئەڵێ بۆ ئەوانی بۆ خۆت ئاگداری ئەوەیان لە دابشکردنی یەکەی نیشتەجێبوون بەسەر کرێنشینانە تەداخۆلی حیزبە بۆ یاخودنا لەو پرۆژەی ئێوە چاودێری ئێمە پرۆژێکمان هەبووە ئەگەر ئەرشیفی بەرنامەکانتان لێبنەوە تایە بۆکەینەوە ناوانە بە دیکۆمنت و بە چۆن لێ بە قورعە بەچەی هەموو ڕاگەندەکانە کردومانە بەڵام حکوومەت و حیزب بە تەئکید دەسەخەنە هەموو کارێکەوە یعنی دەستان خستەوە پرۆژە ئێوەشەوە نەخێر چۆن یعنی دەسەخەنە هەموو کارێک و پرۆژە ئێوە ئێمە لەبەری ئەو پرۆژەی ئێمە نەمانەش بەڕاستی لەڕێی حکوومەتە دابشکرێ لەڕێی کۆمەڵگەی خۆمانەوە بوو هەمووانی کە بەشدار بوون لای ئێمە هەویان هەبوو ئێمە 600 کەس هەمیان توان بڕۆن لە پرۆژەکە بەش پرسیارکەن هەمیان کرێنشینێن هەمیان کرێنشینی فعال بوون هەتا ئێستاش بەڵام کێشتێکی لە حکومەت موفقتر بوون لەو بابەتە خزم زۆر بوو زۆر باش
بەس یەک شتێ لێرە بەڵێ کاکە بەرەم ئاگادارە لە وڵاتی ئێمە شتێک نییە بەنای لێپرچینەوە یاخود لێپرسینەوە ئەوە خەتەرە ئەو یەکانەی کە لە کەنەکەەوە دروستکان 564ەکەیە بەپی قانون ئەڵێ هەتا 10 ساڵ بۆت نییە هیچ مافێکی فرۆشتنی پێوە بکرێت بەداخۆ ساڵیشی نەخانەوە خەڵکانی زۆر بەکریان ناوە خەڵکانی زۆر فرۆشتنیان بێ ئێمە راپۆرتمان ناوە بە حکوومەت یاریمی کوردستان بە ئەنجومەنی محافەزە بان ئاگادارمان کردەوە کە ئەم یەکانە بۆ نۆفکردنی فرۆشتنی بێگرەوە پێشەکە لەوە ئەگە سزای خەڵکیان باە ئەوەی لە ناو خەڵک چۆ تاعودیاوە لە کاتب عەدل سەریکە سەی بێمتمانەی حکوومەت کە چی کردووە خەڵک تاعودیاوە لە کاتب عەدل چۆتە بەردەم حاکمێک پەنجەمۆری کردو توتی من بەڵێن ئەدەم کە ئەم یەکەی نەفرۆشم یاخود بەڵێن ئەم هیچم بەناوێ بەڵام بەداخەوە ماوەی ساڵێکە کڕین فرۆشتن بە هەموو یەکانەوەکرێ هەتا تێکی سزان درا لەسەرەوەی زۆر باشە پێش بەرنامەکە زۆر باسی مەعاناتی کرێنشینانت کرد کە ڕۆژانە ڕوبەڕووتە بێتەوە دەمێت باسێکی و مەعاناتان بۆ بکەی بە کورتی ینی دیارترین و کێشانە چین کە ئێستا تەنها کێشەی نەدانی کرێکەیان خەڵک چۆنە توانێت چۆنە ئێستا بارودۆخیان چۆنە لەم بێوەزە خۆی یەکش دێ لێرە مەسلەی ئیسا کرێخان و کە دابەزیەوە هیچ منەتێکی حکوومەت یاریمی کوردستانی تیادا نییە بە هیچ شێوازێک چکە مەسەلە عەرز و تەڵەبە ئێستاش ئاوارێکی زۆر ڕووبکاتەوە ئەم شارانە هەرێمی کوردستان نرخی کرێخان و زۆر لە زیادە بەرزە بێتەوە چونکە یاسا ڕای نەگرتووە قانون ڕای نەگرتووە باشکەینە ئەمە لە 2011ەوە تا ئیسا نزیکی 14 جار کرێخان و زیادی کردووە بەداخۆ حکوومەت یارم نەیتوانێت ماناتانی زیاتر ئەو ماناتانە سەریکە ماناتەکان جۆرا جۆرە من خەڵک شتوی کە خۆی کوشتووە خەڵک شتەوەی کە گورچیلێکە فرۆشێ خەڵک من بەناو لە لامەکە خەڵک گورچیلی خۆی دانێ بۆ فرۆشتن بۆ سیمان بیزمان کرێکی پێ ئەزان چۆمە ئەوە با من یەک نمونەت پێ بڵم خەڵک هەبووە ئێمە کۆمەڵەکەمان حەزەمی کوڕنەوە بڵم بەڕاستی پشتگیری لەو کەسان ناکەین کە بە عەمدەن کرێخانوێ نایەن ئێمە ئەو نمونەیە بۆ باسکرد لە پێش بەرنامەکە بۆ ئێمە هاوڵاتیەکمان هەبووە ساحەبخانەوەی تەلەفۆنی بۆ کردم کرێچەکە هاتە لامان عریزەی شیاوتی من ئەم ساحەبخانەوە ئیزن مایە و وەشتمان زۆر بەرامەکە دواتر خۆم پەیوەندی بە ساحەبخانەوە کرد وتی ئەم هاوڵاتی من باسی ساڵی پارێک یعنی بەم شوازر قەیرانەکە نەبوو پار تقریبا پێرال وتی ماوەی 36 مانگە بە عەمدن کرێخانی نامەت 36 مانگە کرێخانی ناوە 36 مانگ کرێخ ئێمە بەڕاستی پشتیوانی لەو کەسان ناکەین کە کرێچێک بەڕاستی پاڵباتەوە بڵێت ڕێکخراوەکەم بە ئارەزوی خۆم پرسیاری کەش لێ یەکەم ساڵی پار و پێم وابێت لێرە لە محافزی سلێمانی لە هەولێریش مەسەلەی کەمکردنەوەی کرێ محافظە بڕیاری لێدا و نرخانە چۆنە جێبەجێ کراوە لە سەدا 20 کەم بکرێتەوە پێم وتیوتم بە پەیوەندی مەسەلەی عەرز و تەڵەبەوە بووە پەیوەندی بە ئەو کەمکردنەوەیە جێبەجێ کراوە محافظە بڕیاردا سەدا 20 یاخود 25 کەم بکرێتەوە کرێکان و شوێنەکانی سەریکە من پێ دەڵام مەسەلە عەرز و تەڵەبە واتە ئێستا خەڵک لە هەرێمی کوردستانە ئاوە عەرەبەکان گەڕانەتەوە و خەڵکانێکی زۆر بۆتەوە بەتاکید کەم بۆتەوە خەڵکانێکی زۆر هەندی بە حکوومەتەوە خەڵکانێکی زۆر کۆچڕەویان کە بەلێشاو خەڵکانێکی زۆر ئەزانین ئێمە کە ژن و مێردەکە بەواتای ئەوە نە کە تەلاق درابێت یان جاشە دەستخۆش بەواتای ئەم لە ماڵی باوکێت لە ماڵ دایکێتی بەم شوازە نرخی کرێخانەکە بەتاکید ئێستا باز کاتم تەواو بووە خبرسار لێکم لەگەڵ کاک بەرهەم ڕۆفیش 2 دقەیە قسە بکەین ئێستا چی مافی کرێنشینە پارێزێت یاستا حکوومەت هیچی چێە حەقی و پارێزێت ڕایسە کەس نییە بەس خوایە زۆر باشە دەستخۆش تەڵان باش نییە هەشتا بەسمەوە کاتەکە وەرەکۆ بەسمەزای لە چێ کاک فەرمانجان کە تۆ لەگەڵ تا من کە تۆ یاسایەک نەبە پشتیوانی لە کرێنشینیان کام کە کەواتە ئیسا هیچ یاساک نە پشتیوانی لە چینی کرێنشینەکان کە بۆ مەسەلەی بەکرێدانەکە ئەو یەکانەشی کە دروست کراون کە ناچە دەبارە جێبەجێکردنەوە لە خزمەت فەقیر و ژارانەی کەواتە من لەم ڕوانگە ئەڵێ باشە دەستخۆش زۆر باش تەبان ئەوەش بەداخەوە کە باست کرد کاک بەرهەم ڕۆف زۆر بە کورتی 2 دقەیە کۆتایی پێدەهێنین و باسمان لە دەرکردنی یاسایەکی باشەکە لە هەرێمی کوردستان کە ئەو مشکلانە کۆتایی پێبێنێت دەگەر سەرنجێکی قانونی شتێکت ماوە پێمانی من پێم وایە پشگیری لە کرێکی بە یاسا ناکرێ ئاخر ئێمەش نابێ بکەوینە ئەو هەڵەیەی کە کاتی خۆی لە حەقیری هەفتاکانە عێراقی کەوتووە دەسەڵاتی ئەو کاتێ عێراق ئەو هەڵساویستی بە یاسای بەکرێدانی خانوبەرەی عێراقی پشتیوانی کرێکی بکە ئەمە هەڵەیە پشتیوانی کرێکی بکەین چارەسەرکردنی مشکلە کورتی ئەوواڵم کێشەی کرێکی کێشەی ئەزمەی سەکەن لە هەرێمی کوردستانە ئەبێ کەرتی گشتی کە خۆی بینێتەوە لە حکوومەتە ئەو تەدەخولکا بۆ ئەوی چارەسەریکا نەک بە یاسا چارەسەرکردی ئەمە ئەوە تاقیبێکمەیە لەسەر قسەکانی کاکبەرم سەبارەت بە دابەشکردنی زەوی ئەوەی وەزارەتی شارەوانی باسی کردو لە ناوچەی قولەرەیسی باسکرا بەڕاستیەوە چارەسەری کێشە ناگەت کە تۆ عەرزانە فرۆشی ناتوانانی خزمەتگوزاری کە خزمەتگوزاری بۆ دابین نەگر خەڵکەکە ڕاستیە هەروە بە شێوەیەکی ئاسایی ئەیفرۆشێتەوە ئەو تێگەر قانون جێبەجێ بکرێت کێشەکە حەلە بێت ئاوایی وت
بەڵێ بڵێ هاوڕێ لەگەڵم بەڵێ من پێم وایە تۆ کێشە- خۆت پرسیارەکەی ئەوە یاساکانی بووتی- 2008 جێبەجێ کاکبەران، بکرێت؟ ئەو پرسیارەکەی کاک فەرمانە بوو وتی گەیشت بەچی ئەو پرۆسەیەکی نا من نەموتو ئەمە حەلی چارەسەرە من نەڵێم بە شێوەی عمودی دروست کرێ من بە ئەو گوتی کە قانونەکان جێبەجێ مۆزۆ ئیران ڕێنمایی دیاریکردنی کرێژەوە بەداخەوە یانی ئەمە هەڵەیەکی یاساییەتی یەکەون بە پێی هەرەمی دەستوری نابێ ڕێنمایی پێچەوانەی یاسا بێت لە ماوەی ڕابردووە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێنماییان دەرکرد بۆ دەرکردنی کرێ دیاری کراوە ئێستا تۆ پەرلەمانی پەک خستووە ئەبێ بە یاسا هەموار بکەی بە ڕێنمایی بە پێی هەرەمی دەستوری نابێ ڕێنمایی پێچەوانەی یاسا ئەوەش بێت. گوتیان شتێکی ناچاریە و کراوە لە بەرەوەی پەرلەمان ناکرێەوە بیچ پاساوێک نییە پاساو نییە بە پێی هەرەمی دەستوری بە ڕێزی شتەزانی ئێمە لە سەر و هەموو یاساکانەوە دەستورمانێ دوای ئەوە یاسا ئەنجا ڕێنمایی بەڵێ لەبەرەوە ناکرێ و بەو شێوازەیە کە ئەرزم زۆر باشە دەستان خۆش بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوە کاک بەرەم قەرەداخی سکرتێری کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشیان و هەروە زۆر بەڕێز کاک بەرەم ڕۆف پارێزەری ڕاوێژکار و شارەزای قانونی مەدەنی زۆر سپاس بۆ هاوکارانی بەڕێزم لە کەناڵی پێیان بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوە شتا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم و خوا ئاگادارتان بێ خواتان لەگەڵ